وەرزی دروێنەی برنجە لە باشووری کوردستان. قەدەکان توانای ڕاگررتنی گوڵە گەورە و پڕدانەکانیان نەگرتووە. داس نەبێت دەڕاستە ناتوانێت کاری لێ بکات. هەرەوەزی نەجات مەحموودە ڕەنج و ماندووبوونی زۆری بە شەڵگە برنجەکە دیتووە و نایهەوێت تەنانەت گوڵە برنجێک بە هەدەر بچێ. 2 دۆنمونی و دام چاندە 2 دۆنمونی و بە برنج زیاتر لە 2 ملیۆنی و مەسروفی هەیە تا خەلاس بی ڕەنگە تا 300 تەنەکە برنجەشی بکە. ئێرە دەشتی هەریر و باتاسە 100,376 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە. 2000 دۆنم زەوی بەراوە و 400 دۆنمی بە برنج سێنراوە. پێشبینی دەکرێت 750 تۆن بەرهەمی ساڵیان بێت. کێشەی گەورەی جوتیارانی باشووری کوردستان لە بەرهەمهێنانی زۆربەی بەروبوومە کشت و کاڵیەکاندا بازاڕە، بەڵام ئەو جوتیارانەی برنجیان چاندووە کێشەی بازاڕیان نییە و بەرهەمەکەیان لەسەر جۆخیندا دەفرۆشرێت. برنجی سەدری و خڕ دوو لەو جۆرە برنجانن لە هەریر و باتاس بە ماوەی 6 مانگ کاتی دروێنەیان دێت. 6 مانگەکەی زۆر مەرغوبە، خەڵک داوای زۆری لەسەرەیە، ینی ویستی زۆری لەسەیە. برنجێکی خۆشە، برنجێکی شیرینە، دەگە برنجی هەموو شوێنەکان فەرقە. تەنەکەی برنجی کوردی بە 50,000 تەنە برنجە باشەکە کە باسیەکەین، سەدریش 600 تا 65. لە ئاکرێ برنجی 6 مانگە و 3 مانگە چێنراوە. بەرهەمی ئەم شێڵگانە ماوەی چەند ساڵێکە بۆتە بڕاند و بە بەردەوامی لە بازاڕەکان دەست دەکەوێت. 9,000 دۆنم زەوی بە برنج چێنراوە. بەرهەمی ئەم ساڵی برنجی ناوچەکە نزیکەی 10,000 تۆن دەبێت. ئەگەر ساڵ بە باران بیانی ئەتواندرێ ڕوبەری زیاتر دابچێندرێەوە جوتیاری باش زیاتر ینی بەشداری تێدا بکە. جوتیاری تازەش ینی بۆ نمونە بێتە ناو بابەتی چاندنی برنجوانە بەهۆی ئەوەی کە ئاوەکە زیادی کردێ. ساڵانە نزیکەی 200,000 تۆن برنج لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەفرۆشرێت. بڕیا و سەرمایی بۆ کڕین دەچێتە دەرەوە زیاتر لە 230 میلیۆن دۆلارە. ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکەی 20,000 تۆن برنج بەرهەم دەهێنرێت. دەکاتە لە سەدا 10 پێداویستی ناوخۆ و لە سەدا 90 هاوردە دەکرێت. بەختیار قادر ڕوودا و دەشتی هەریر و باتاس.